هاوڵاتیەکی بەتەمان هاتوۆتە بانکی گەرمیان بۆ ئەوەی موچە خاننشینیەکەی وەربگرێت، بەڵام کاتێک هاتوۆتە قاتی دووەمی بانکەکە بۆ ئەوەی موچەکەی وەربگرێت لێرەیە تەندروستی تێک چووە و کەوتووەتە سەر ئەرزەکە، دواتر براوەتە نەخۆشخانە و گیانی لە دەستداوە بەهۆی جەڵدەی دڵەوە. من ئەمەوێ قسە لەگەڵ یەکێک لەو پۆلیسانی بانکەکە بکەم کە حاڵەتەکەیان بینیوە. کاکەگیان سڵاو لێ بێ، باسی کە بۆمان ئەو کاتەیەوە چۆن ئاگادار بوون لەو حاڵەتی و پیاوە چیتان؟ بەڵێ پێشەکەی بەخێر بێن، بەڵێ ئێمە ئاگادار کراینەوە هاوڵاتیەکۆ تیکابرا بوراوەتەوە، بەڵێ لەگەڵ هاوڕێکی خۆمان چووینە بان، بەڵێ سێگەندەوە بوراوەتەوە. ئێمەش هێنامانە خوارەوە، تەلەفۆنمان بۆ ئیسعاف کرد، داغلی تەواریان کرد. بەڵێ بەس وەکو قەرەباڵغی هیچ قەرەباڵغێ نییە بێ، وەڵام بۆنێ قەرەباڵغی و ئەم کابرا بوریاوەتەوە. ئایا خۆی وەعزی تەندروستی تەواو نەبێ ئەوەیان نازانین، بەڵام هیچ پەیوەندێکی بە قەرەباڵغیەوە نەبووە لەیلا. باشە، و کاتێک کە برتان ناو ئەمبوڵانسەکە و کاتە لە ژیان داما بوو؟ وەڵێ ئەویان بوراوە، بەڵێ گیانی تیا بوو، دڵی لێدا. باشە، لێرە کەوتووە سەر زەویەکە؟ بەڵێ ئەلێرە کەوتووە سەر زەویەکە. ئێمە لەگەڵ برادرین خۆمانە هێنامانە خوار و داغلی تەواریمان کرد. باشە، دەستەکان خۆشە زۆر سوات. بەڵێ وەکو پۆلیسی ئەو بانکە باسی لێوە کرد، ئەوان لە خوارەوە بوون، چەند هاوڵاتیەک هاتوونەتە خوارەوە ئاگاداری کردوونەتەوە کە هاوڵاتیەک لەسەرەوە کەوتۆتە سەر زەویەکە. وەکو باسی لێوە کرد بە دیاریکراوی لێرە ئەو پیاوە کەوتۆتە سەر زەویەکە تەندروستی تێک چووە. من قسەم لەگەڵ ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار کرد، ئەو باسی لەوە کرد هاوڵاتیەکە کە هێنراوەتە نەخۆشخانە بەهۆی جەڵدەی دڵەوە گیانی لەدەستدا بوو. وەکو بیبینن لە دیمەنەکاندا بانک ئەمڕۆ هیچ قەرەباڵغێکی پێوە دیار نییە، وەکو ئەو پۆلیسەش باسی لێوە کرد. پێدەچێ خۆی ئەو پیاوە باری تەندروستی باش نەبوو بێ لێرە کە هاتوۆتە سەرەوە بە حاڵەتی تەندروستی تێک چووە و کەوتۆتە سەر زەویەکە. و هەروە ئەو پیاوە تەمەنی 63 ساڵە ئەمڕۆ هاتبوو بۆ وەرگرتنی موچەی خانەنشینیەکەی، بەڵام پێش ئەوەی موچەکەی وەربگرێت دۆخی تەندروستی تێک چووە و لە بانک و بەهۆی جەڵدەی دڵەوە گیانی لەدەستداوە.